سڵاو بەڕێزان، لێرەدا دەست دەکەین بە بەشی سێمی ڤیدیۆ ڕێبەریەکە کە ئەویشیان چۆنیەتی گەڕان بە دوای هەلی کار و پێشکەشکردنی هەلی کاری گونجاو لە پۆرتاڵی فڕەس. دەمێنێتەوە سەر ئەوەی باسی چۆنیەتی پێشکەشکردنی هەلی کار. ئێمە لە ئێستادا کە سیڤیەکی ئامادەکراومان هەیە، اینجا دەتوانین ڕۆژانە هەفتانە بە دوای هەلی کارەکاندا بگەڕین پێشکەشی هەلی کارێکی گونجاو بکەین کە لەگەڵ سیڤیەکەی ئێمە بگونجێت. پێشکەشکردنی هەلی کار بەو شێوازە دەبێت هەر کاتێک کە داخلی ناو سیڤیەکەی خۆمان بوون یاخود داخلی ئەو ئەکاونتەی خۆمان بووین، کلیکێک لەسەر بەشی فایند ئە جۆب دەکەین لە بەشی سەرەوە، سەیر دەکەین لێرە شاشەیەکی بەو جۆرەمان بۆ دەبێتەوە. ئەگەر لێرە سیرکەین دەبینین لە هەموو عێراقا 189 هەلی کار هەیە بە پێی جۆب لۆکیشنەکان لە هەموو عێراق. دواتر بە پێی کارێر لێڤڵ دەتوانین بگەڕین یاخود بە پێی جۆب ڕۆڵەکانمان. کلیکێک لەسەر فایند جۆب بکەین، هەموو ئەو جۆبانەمان پێ نیشان دەدات 189 هەلی کار کە لە سەرتاسەری عێراقدا بوونیان هەیە. لێرەشە جۆبس ئین عێراق ئەگەر سیرکەین سەرەتا ئەو کارانەی نووسیوە کە زیاترین هەلی کارە، 72 هەلی کارمان لە هەولێر هەیە، لە بەغداد 47 هەلی کارمان هەیە، لە سلێمانیا 32 هەلی کارمان هەیە، لە دهۆک 16 هەلی کارمان هەیە، لە بەسڕا 12 هەلی کارە. یاخود گەڕان وەکو جۆب ڕۆڵس لێرە بە پێی ڕۆڵەکانمان دەتوانین بە دوای کاردا بگەڕین، یاخود بە پێی ناوی کۆمپانیاکەن ئەگەر ناوی کۆمپانیایەکی تایبەتمان هەبێت لێرە دەتوانین سیرکەین هەر کۆمپانیایەک چ هەلێکی کاری هەیە لێرە ئاماژەیان پێداوە، یاخود بە پێی ئەو بوارەی کە کۆمپانیەکان کاری لێ دەکەن لێرەیە دانە بەدانە دەتوانین بە دوای ئەوانە بگەڕین. لە بەشی سەرەوە نووسراوە جۆب لۆکیشن، لێرە لۆکیشن ئێمە هەموو عێراق هەڵدەبژێرین. کاتێک کلیک لەسەر فایند جۆبس دەکەین هەموو ئەو کارەمان بۆ بەدیار دەکەوێت کە لە ئێستادا بەردەستن لە عێراق، واتە لە کۆی 189 هەلی کارەکە. دواتریش لێرە لەو بەشەی کە دەمانەوێت پێشکەشی بکەین بە پێی جۆب ڕۆڵەکان، کلیکێک لەسەر بەشی یەکەم وەکو لەگەڵ سیڤەکەی ئێمە دەگونجێ دەتوانین پێشکەشیان بکەین. لێرە ناونیشانی کارەکە نووسراوە، دواتر ناوی کۆمپانیاکە، هەندێک کۆمپانیا وایان کردووە کە ناویان دەرنەچێتن. دانە بەدانی ناونیشانی کارەکان تەمەشا دەکەین. لێرەیە بە کورتی باسی چەند مەرجێکی کردووە کامە مەرج لەگەڵ سیڤەکەی ئێمە بگونجێ و لە چ شارێک بێت دەتوانین لێرە بۆ نمونە وەکو زانیاری زیاتر سیرێکی ئەو هەلی کارە دەکەین بزانین. لێرە ئەگەر سیرکەین کارەکەمان دەبێتە ژمێریار لە هەر شوێنێک کە پێشکەشی ئەو کارە بکەین ئێمە وەکو ژمێریار لە شوێنەدا دەمەزرین. اینجا دواتر جۆب دیسکریپشنێکی لێرە نووسیوە چەند زانیاریەک لەسەر کارەکە. دواتر سکیلەکان لێرە ئاماژەی پێداوە کە دەبێت ئێمە چەند سکیلێکمان هەبێت سیر دەکەین. هەر کاتێک ئەو سکیلانە و ئەو جۆب دیسکریپشنێک کە بڵاو کراوەتەوە لە بەشی سەرەوە لێرەیە لەگەڵ سیڤەکەی ئێمە بگونجێت، اینجا دێن زانیاری زیاتریش لێرە دەربارەی کارەکە وەردەگرین. بۆ نمونە لۆکیشنەکە ئەو کارێکە دەمانێت پێشکەشی بکەین لە بەغدایە. دواتر ئەوەی کە لێرە نووسراوە جۆب ڕۆڵەکەمان چی دەبێتن، وەکو لەوەیە کە کار بکەین وەکو لە بەشی ژمێریاری و بەشی بانکینگ و بەشی داراییە کار دەکەین. جۆری کارەکە فول تایمە لێرە نووسراوە. ئەو لێڤڵەی کە ئەو ئاستی کە داوا کراوە لێرە کەسەکە دەبێت ئینتری لێڤڵ بێ، واتە ساڵێک بۆ 2 ساڵ کاری کرد بێ، وەکو لێرەشە ئاماژەی پێدراوە. هەر کاتێک کە دڵنیا بوون لەوەی کە ئەو کارە لەگەڵ سیڤەکەی ئێمە دەگونجێت و ئەو کارە باشە بۆ ئێمە، کلیکێک لەسەر ئەپلای ناو دەکەین. بە کلیککردن لەسەر ئەپلای ناو هەردوو سیڤەکەی ئێمە کە خۆمان ئەپلۆدمان کرد و ئەو سیڤێش کە خۆمان لە پۆرتاڵی فڕەس دروستمان کردووە، هەردوو سیڤەکان بەدەستی ئەو کۆمپانیا دەیگات کە ئێمە پێشکەشیمان کردووە.